دەستەی کارجێڕی هەردوو ئەنجومەنی هەریر و خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەوە بە خێراتنی گەرمی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەین و بەناوی ئێوە و بەناوی هەردوو ئەنجومەنیشەوە بە خێراتنی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و وەفدی هاوڕێی و هەروەها برایانی مەڵبەندی هەشتی سۆران و بەڕێز مامۆستا مەڕوان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەکەین. ئازان و خۆشەویستان لە خوای پەروەردیگار داواکارین کە هاتنتان بۆ ئێرە بکاتە مای خێر و خۆشی و هەر هەنگاوێکتان بۆ ئێرە بکاتە توێشووی دوا ڕۆژتان و لە کردارە چاکەکانتان هەژماری بکات. ئازیزان، ئەمڕۆ لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوبەشی لەگەڵ ئەنجومەنی هەریر کۆڕێکمان بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر لە ژێر ناونیشانی هۆشیاری تاچی کورد لە قۆناغی ئێستادا ساز کردووە. بەڵام بەر لە دەستپێکی کۆڕەکە بۆ ڕازاوەترکردنی کۆڕەکە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین لەلایەن بەڕێز مامۆستا مەلا داودەوە با جەنابیان فەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ويستعجلونك بالعذاب ولولا أجل مسمى لجاءهم العذاب وليأتينهم بغتة وهم لا يشعرون. يستعجلونك بالعذاب وإن جهنم لمحيطة بالكافرين. يوم يغشاهم العذاب من فوقهم ومن تحت أرجلهم ويقول ذوقوا ما كنتم تعملون. يا عبادي الذين آمنوا إن أرضي واسعة فإياي فاعبدون. كل نفس ذائقة الموت ثم إلينا ترجعون. والذين آمنوا وعملوا الصالحات لنبوئنهم من الجنة غرفا من الجنة غرفا تجري من تحتها الأنهار خالدين فيها نعم أجر العاملين. الذين صبروا وعلى ربهم يتوكلون. وكأين من دابة لا تحمل رزقها الله يرزقها وإياكم وهو السميع العليم. صدق الله العظيم.
خوای پەروەردیگار پاداشتی بەڕێز مامۆستا مەلا داود بداتەوە. ئازان ئێستا سەرنجتان ڕادەکێشین بەوتە بە نرخەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر با جەنابیان فەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. مامۆستایانی بەڕێز ڕیسپیانی محتەرەم برایان و خوشکان خەڵکی خەلیفان و ناوچەکانی دەوروبەری زۆر خۆشحاڵم کە ئەم شەو لەم کۆڕەدا بە دیدارتان شاد دەبم. لە خوای خاوەن بەزەیی و کەڕەم و بەخششی بێسنوور داواکارم ئەم کۆڕەمان لەو کۆڕ و مەجلیسانە بژێڕێت کە دانیشتوەکانی بەشداربووەکانی خوای پەروەردگار بە ڕەحمەت و بەزەی خۆی دایان دەپۆشێەوە فریشتەکان دەوریان دەگرن و دوعای خێریان بۆ دەکەن. برا خوشکانی بەڕێز، هەمووتان دەزانن کە ئێمە ئێستا لەم هەرێمی کوردستاندا لە واقعێکی دژوار داین، زۆر گرفت و کێشە و قەیران یەخەیان گرتووین و خەڵکێکی زۆر تووشی نائومێدی بووە و پێیان وایە کە هیچ ڕێی دەرەتان نییە، ڕێی دەربازبوون نییە لەو بارودۆخەنە هەموارەی کە تێکەوتووین. دیارە من عادەتم نییە بەڕاستی کە بەبێ ئینسافی باسی هیچ شتێ بکەم. تەمەن ئەم وڵاتەی ئێمە بەڵێ گرفت و کێشەمان هەن، بەڵام واش نییە کە هیچ خاڵی ڕۆشنی تێدا نەمابێ، هیچ خێری تێدا نەمابێ. لەخوا بە زیادی ئێستاش ئەگەر ئێمە ئەم هەرێمی کوردستانە بەراورد بکەین لەگەڵ زۆر جێی دیکە بە تایبەتی لە وڵاتانی دەوروبەرمان، ئەوە یەمەنە، ئەوە سووریایە، ئەوە لیبیایە، ئەوە لوبنانە، ئەوە فەلەستینە، ئەوە پارێزگاکانی دیکەی عێراقە، مووسڵە، ئەنبارە. دەبێت سپاس و ستایشی خوا بکەین کە ئەم وڵاتەی ئێمە هێمنی و ئارامی و ئاشتێکی باشی تێدا بەرقەرارە و بەڕاستی ئەم وڵاتەی ئێمە خێر و بێریشی زۆر تێدایە. بەڵام ئەوەندە هەیە کە کۆمەڵێک کەم و کوڕی بێسەروبەرەیمان هەن، هەمومانیان بێزار و ناڕەحەت کردووە. دیارە من ئەم شەو باسی ئەوە دەکەم کە ئینسانی مسڵمان ئەگەر هۆشیار بێت، ئەگەر چاوکراوە بێت، ئەگەر وریا بێ، بێدار بێ، چ کاریگەریەکی هەیە لەسەر ژیانی و کۆمەلگایەک ئەگەر تاکەکانی بە پیا و ئافرەتەوە، بە پیر و گەنجەوە، بە هەموو لایەکەوە گەر هۆشیار و چاوکراوە و شارەزا و وریابن، چۆن دەبێ و ئێمە چۆن دەتوانین لەم واقعە دەرباز بین و هۆشیاری و شارەزایی و چاوکراوەی چ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوە کە ئێمە دەستمان بگاتە ڕێی چارەسەر. باسی ئەو بابەتەتان بۆ دەکەم. سەرەتا ئەوەتان عەرز کەم برا خوشکانی بەڕێز و مامۆستایان، ئیسلام زۆر گرنگی داوە بە زانست و بە بەکارهێنانی عەقڵ، بە بیرکردنەوە، بە پندوەرگرتن، بە هۆشیاری و بێداری. جارە یەکەمین ئاەت کە بۆ پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله عليه وسلم دابەزی لە سوورەتی عەلەق، ئاەتی اقرأ باسم ربك الذي خلق، بخوێنە بە ناوی ئەو پەروەردگارت کە هەموو شتێکی هێناوەتە دی. لە حاڵێکدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆی نەخوێندەوار بوو و لە نێو ئومەتی و گەلێکی نەخوێندەواریشدا دەژیا، بەڵام خوا سبحانه وتعالى یەکەمین وشە لە یەکەمین ئاەت لە یەکەمین سوورەت کە بە پێغەمبەری دابەزان ئەوە پێی فەرموو بخوێنە. ئەنجا وشەی عیلم بە هەموو
بە هەموو سیغە و ڕێژگەکانیەوە زانایان دەڵێن زیاتر لە 750 جار لە قورئاندا دووبارە بۆتەوە و زیاتر لە 50 شوێن خوا سوبحانه وتعالى باسی بیرکردنەوە و بەکارهێنانی عەقڵ و تێگەیشتن و وریایی دەکات وخوا سبحانه وتعالى دەفەرمێ ئەم قورئانەم دا بەزاندووە تاکو بۆ خەڵک تاکو بفامن لقوم يعقلون واتەگەر کەسانێک عەقڵی خۆیان بەکار نەهێنن ئەسڵەن شایستەی ئەوە نابن کە لە قورئان تێبن وزانایانی ئیسلام دەڵێن العقل مناط التكليف عقل بناغەی ئەرک پێسپێردرانە ئەوەی کە شێت بێ ئەوەی کە منداڵ بێ ئەوەی کە عەقڵەکەی نەکامڵ بێ ئەرکی شەرعی ناکەوێتە سەرشان ئەوە یەک کەواتە بەکارهێنانی عەقڵ و هۆشیاری و شارەزایی و بەرچاوڕوونی لە ئیسلامدا پێگەیەکی گرنگی هەیە و مسلمانان لەسەریان پێویستەکە هەوڵدەن خاوەنی ئەو پڕی هۆشیاری و بێداری و چاوکراوەی و عاقڵمەندی بن ئەوە یەک دوو ئەگەر تەماشای مێژوو بکەین بەڕێزان هەر گەل و کۆمەڵگایەک هۆشیار و چاوکراوە و بێدار بوو بن لەوە پارێزراون کە فێڵیان لێ بکرێت هەمیشە خەڵک بەهۆی نەشارەزایی بەهۆی نەزانی بەهۆی بێئاگاییەوە کڵاوی چۆتە سەر و فێڵی لێکراوە و چاوەشە کراوە هەر بۆیە خی پەروەردگار بەسەرهاتی موسا عليه الصلاة والسلام لەلایەک لەگەڵ هاڕوونی برای سەلامی خۆیان لەبێ و لە بەرامبەریشیان قاڕون و فرعون و هامان ئەو سیانە لە بەرامبەریاندا لە قورئاندا زۆر دووبارە بۆتەوە یعنی بەسەرهاتێک کە لە هەموو بەسەرهاتەکان زیاتر دووبارە بۆتەوە بەسەرهاتی موسا و فرعونە موسى عليه الصلاة والسلام وهارون إبراهيم إيشي سرچان أو بو بني إسرائيل كقال إخوان بو دسو سيندران ولا بردسي فرعون دا وخلقي مصر بقشتي كقبطي كان بون أرشي سرچي موسى عليه الصلاة والسلام هارون إبراهيم كوزيري بو أو بو كو خلقه هوشيار كانوا وريان كانوا لبرانبر دا فرعون و قارون و هامان زیاتر کاریان لەسەرەوە دەکرد ئەو خەڵکە لە چاواشەکراویدا بمێنێتەوە لە بێئاگاییدا بمێنێتەوە چونکە بۆ دەیانزانی کە ئەو خەڵکە چاوکراوە بێ هۆشیار بێ و بێدار بێ ئەوان چی دیکە ناتوانن سۆخرە و بێگاریان پێ بکەن بیان چەوسێنەوە باس تەنستان ڕادێکێشم بۆ ئەو ئایەتانە لە سوورەتی زوخرف خی پەروەردگار دوای ئەوەی کە باسیەوە دەکا موسا عليه الصلاة والسلام بە بەڵگە ڕۆشنەکانەوە چوو وەلای فرعون و دار و دەستەکەی فرعون ئاوا وەڵامی دایەوە وقال فرعون أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي أفلا تبصرون أم أنا خير من هذا الذي هو مهين ولا يكاد يبين فلولا ألقي عليه أسورة من ذهب أو جاء معه الملائكة مقترنين فاستخف قومه فأطاعوه إنهم كانوا قوما فاسقين فلما آسفونا انتقمنا منهم فأغرقناهم أجمعين فجعلناهم سلفا ومثلا للآخرين طيب رجال فرمي فرعون قلتي آية ملكي مصر هي من نية كما شايف شلون خلق شواشرك آية أو ملكي مصر حكمراني مصر هي من نية وأو ربارانا بجير كوشككانم دادرون آية نابينا سرنج نادن أمجاد آية من باشترم يعني أو كابرايا ما بسي في موسى عليه الصلاة والسلام أم أنا خير من هذا الذي هو مهين في أي شيء طبعا وقصي فرعون هذا في أي شيء سوكا كان بايخا أم نجوها مسهروة ملك صلاتهم هي ولا يكاد يبين وخريك هرنزان قسانيش كا يعني ناس ما بس يخوي رون كاتو وأيضا فلولا ألقي عليه أسورة من ذهب أو جاء معه الملائكة مقترنين دبوايا بازني زير لدسبان ياخذ فريشته لقلي هاتبان أو جود بان لقلي دا هاوشاني بان
مادام نەبازنەی زێڕی لە دەستن نەفریشتەشی لەگەڵدان کەواتە ڕاست ناکات پێغەمبەر نییە نوێنەری خوا نییە خوا چ دەفەرمێت قەومێک بەوە هەڵخەڵەتێن بەو چاواشەکاریە دیارە قەومێکی خەفیفن خەفیف یعنی سووکن خوا دەفەرمێت فاستەخەفە قەومەه فەئەطاعوه قەومەکەی خۆی سووک هاتە بەرچاو سووکەڵە بوون جا يعني لروي نيوروكوا عقليان سوبو لروي محتوى كيان بوشبو فاستخف قومه فأطاعوه أوانش بقسيان أول معناه دي كيف فاستخف قومه خوي عاقل سوك هلي غلطان شواشي كردن شاو بستي لي كردن كلاوي لسرنان فأطاعوه بوشي بقسيان كرد إنهم كانوا قوما فاسقين أوانا كوماليشي لا تربون لحكم عقل لا يندابوا لحكم فطرة لا يندابوا لحكم شريعة لا يندابوا دعي خواد فرمي فلما آسفونا انتقمنا هموما نغرو كردن هما خلكاندن وجعلناهم سلفا ومثلا للآخرين وكرما ننبر كندو عبرت بو خلشي دي كاكا لدوايانا وديا كواتا فرعون للرئيس شو زفري بخلقه كبر للرئيس هو كم فام بون ورد نبون هو شعر نبون وريا نبون تماشاب كان برزان أم إسلام شن عظيمة إسلام ديويت كشوان كوتواني ديويت كميلتان خلق وشيارو شاوكراوو ياو بيدار بيه ديوك أهل علم وعقل بو أوي كسانك أخوان إذا كان بفرعون وبنا حق أخوان بسدى دساتين زفريان في نفس أويك بفيرشوانه وتماشاب كان أجر خلق هو الشار بيه شون ملنا دا بو استمو بو خرافو الله خلقه طيب فرقال لباسي جادوگركاني فرعون دا دوای ئەوەی موسى عليه الصلاة والسلام لەگەڵ فرعون دا ڕوبەڕوو دەبێتەوە فرعون جادوگەرانی بۆ بانگ دەکا وقيل للناس هل أنتم مجتمعون لعلنا نتبع السحرة إن كانوا هم الغالبين بخلق بتاع هموتان كوبون وخلشنا طبعا لسورة طه دا خواي فرقان الله فرعون بموسى يقول موعد إقدام دابني لا نخلفه نحن ولا أنت مكانا سوى شوين شي تاخذ به غرفان شي تاخذ نئما دواب كوين نتوات ليك كادا بين كو كاتا ساعات وش نورا ساعات وان دورت باب اغامان ليغدي بيو اما بين ميدانكي توش ورا اتو موسى لقال هارون براد ورا ومش او جادوگرانا دين دان دخوا اتو تو مبارك كتو جادوگري موسى دفرمي موعدكم يوم الزينة وأن يحشر الناس ضحى موعد من روجي زينة به روجي جشن روجي شان هبو ديارة جواني على بركر وشون الدري أوانا وأن يحشر الناس ضحى وبيشني ورو بروني ورو خلق كورو كيتوا شو كاتا روش بدروي ودنيا روناك وهم كذابين دام بس أو جملة ك دواي أوي فرعون جادوگرەکانی خۆی دێنێ و موساش عليه الصلاة والسلام بخۆ بە گۆشانەکەی هارونی براشی لەگەڵ دا کەسیان لەگەڵدا نەبوو دەخوا دەفەرمی ئینەنی معەکوما ئەسمع وئەرا من لەگەڵتانم دەشبین و دەشبیستم جادوگەرەکان دێن وجاء السحرة فرعون قالوا أئن لنا لأجرا إن كنا نحن الغالبين جادوگەرەکان هاتن لای فرعون گوتیان کرێمان دەدەیە أجر إيه مزالوي فلاش من ذي خلاط من ذكي قال نعم وإنكم إذا لمن المقربين يبغى لو أنا ده بالكزور لقوم تان نزيد خمو يعني جادو جرا كان في شوي إيمان بيرن في شوي هو شار بنا وفي شوي ضل يعني بيدار بيتوا شاوري خلاطوا براتك كريو فلاش ديشان لفرعون ده دواي أويكا أوي موسى ذيكا ديبينن جا همو خاون مهنيك همو خاون صنعتك دزاني صنعتك هو تاشوي ضروري هو جادوگەرەکان زۆر باش دەیان زانی جادو تاشوي ضروري ومعجزة فرق جوازي بين معجزة وجادو چییە
كاتێک ئەوەی موسایان بینی تەماشایان کردەوە سحر نییە گۆچانێکی فڕێدا و هەرچی مار و حەزیا بوو کە بە سحر دروستیان کرد هەمووی قوتدا فإذا هي تلقف ما يأتيكم هەمووی قوتدا دەڵێ بوو بە مارێکی زۆر گەورە کە دەوری ئەو مەجلیسەی هەموودایە ئەو خەڵکە کە کۆ بووە و سەری لەسەکی چێدانا و زاری ئاوا کردەوە کاتێ ئەویان بینی زانیان ئەوە لە جۆری سحر نییە هەموو سەجدەیان برد بۆ خوا و ئیمانیان بە موسا هێنا کە پێغەمبەری خوایە و ئیمانیان بە هاڕون هێنا کە پێغەمبەری خوا فرعون هەڕەشەی لێکردن جارێ ئەوانیشی تۆمەتبار کرد جارێ و جادوگەرانە فرعون هەموو بۆ خۆی کۆی کردنەوە کەچی تۆمەتباری کردن کە ئینەه لەکەبیرکم الذی علمەکم السحر ئەو گەورەیەتانە ئەو فێری جادوی کرد بۆی خەڵکەکە چاواشە بکات ئەگەر بۆ خۆی جادوگەرەکان هی خۆی بوون بۆ خۆی پەروەردەی کردوون وەکو چۆن ئەو ڕاگەاندن کارانەی کە لە پشت ئەو کەناڵانەوەن کە چیان پێ بگوتری ئەوە دەڵێن بۆ خۆیان بە عەقڵ خۆیان بیر ناکەنەوە بەڵکو چیان پێ بگوتری وا دەڵێن جادوگەرەکانیش ئەوە بوون فرعون دی خۆی بوون کەسی پیان تۆمەتباریان دەکات دەڵێ ئەوە ئەو گەورەیەتان بوو کە بۆ خۆی فێری سحری کردوون بۆیە بۆ خۆی لێوە سحرەکەی لە ئێوە بەقووەترە هەندێک یعنی هەندێک هونەری جادوو هەیە فێری ئەوەی نەکردووە بۆ خۆی هێشتێتەوە بۆی ئاوا بەسەرتان دەزاڵدوو دوای هەڕەشیان لێ دەکات دەڵێ لأقطعن أيديكم وأرجلكم من خلاف ولأصلبنكم أجمعين دەست و پێتان ڕاست و چەپ دەبڕم هەمووشتان هەڵداوەست لە شوێنێک دەفەرمێ في جذوع النخل دارخورما یعنی دەستی ڕاستیان لەگەڵ پێی چەپیان دەبڕێ یعنی نایان کوژە جارێ جاهەڵیشان داوەسێ بۆی بوردەوە لە خوێنەکان لێ بسۆڕێ و بە عەزابەوە بمرێت طبعا فرعون يعني توانی شێتی هەڕەشەکەی جێبەجێکا و ظاهرا کردو شێتی بەڵام ئەوان دەڵێن چی مەبەستم ئەلێرێ پێشەوەی ئیمانێ بێنن پێشەوەی هۆشیار بنەوە پێشەوەی خۆیان بناسن و خوا بناسن و دڵیان هۆشیار بێتەوە بەخواوە پەیوەست بن چاوەڕی تەماعێک و زار چەورکردنێک و زار شیرکردنیش فرعونیان دێت دوای ئەوەی ئیمانێ دێنن هۆشیار دەبنەوە بێدار دەبنەوە بەخواوە پەیوەست دەبن نەک هەر گوێ نادەنە خەڵات و بەراتی فرعون بەڵکو لە هەڕەشە و گوڕەشەکەشی دێم نەدەبن دەڵێن فەقضی ما ئەنتە قاض هەرچی لە دەستت دەبیتە هیچ لێت بێم نەدێت حقیقت بەڕێزان طبعا ئێمە مەبەستمان لە هۆشیاری بەڕاستی هۆشیاری دینی یعنی ئەوەی کە هۆشیاریە کە ئینسان شارەزاوی لە وحی خوا ئەگەر بەخوا هەزار خاوەن شەهادە هەیە هەر پێی خۆشە ماستاوچی بێت وانە ویژدانی خۆی پێشێل دەکات شتێک دەڵێ و شتێک دەنووسێ کە بۆ خۆشی قەنەعەتی پێنێ بەڵام نانی تێدایە هەر چەندە وەڵاهی ئینسان نان و ماستاوی بخوا باشتر لە نانی ماستاوێ وانە نان و ماستاو خۆی باشتر لە نانی ماستاوێ مەبەستم بەڕاستی هۆشیاری و شارەزایی لە وحی خوا لە پەیامی خوا ئینسان ئازاد و ئازادەکە ئەگەنا زۆر کەسێ خاوەن شەهادەیە دکتۆرای هەیە شارەزایە پرۆفیسۆرە بەڵام تەماشا دەکەی چونکە شارەزایەکەی ئیلتیزامی لەگەڵدانیە ئیمانی لەگەڵدانیە بەخواوە پەیوەستیە تەماشا دەکەی وەکو گوتم ویژدانی خۆی پێشێل دەکەی جا برا خوشکانی بەڕێز ئێمە لەم وڵاتەدا هەموو زۆرم بیر لێ کردوێتەوە طبعا کە هەمومان بەرپرسیاری خۆمان لەم واقعە دەرباسکەین ئەگەر پێمان وابێت هەندێک کەس پێیان وایە شتەکە زۆر سادەیە ئەو حیزبە لا بچێ ئەو حیزبەی دیکە بێ ئەو شەخصە لا بچێ شەخصێکی دیکە بێ شتەکە کۆتایی بێ وانییە تو لە هەرێمی کوردستان گەڕێ وڵاتانی دیکە تەماشا شوێنی وەکو میسر تەماشا چەند حاکم ڕۆیشتن و حاکمی دیکە هاتنە شوێنیان هەروە خۆی وانییە بۆ محەممەد مرسی فەقیریش هات لە هەڵبژاردنێکی ڕێوک و ڕەوانیشدا خەڵکی ڕەوایەتی پێدا بەڵام دیسان گەڕانەوە سەر بەزمی پێشێ ساڵێک لیان نەگەڕان حکمڕانی کرد کەواتە قەزێکە ئەوە نییە ینی دوو چاوێک گۆڕێ بە دوو چاوێکی دیکە و حیزبێک لا بچێ و حیزبێکی دیکە بێت بەڵکو قەزێکە ئەوەیە کە ئێمە دەبێت بە گشتی بەڕاستی بە گشتی گۆڕانکاری بکرێت
چونکە هەرچۆن بێ ئێستا هەر واقعێکی سیاسی تۆ تەماشای بکەی هەڵقڵاوی قەناعەت و ئیرادەی و خەڵک و جەماوەرەیە بەڵێ جاری واشەیە بە حکومڕانێک بە ئاگر و ئاسن ئیش دەکات بەڵام هەر چۆن بێ ئەویش هێندێک خەڵکی هەر هەیە خەڵکێکی هەر هەیە کە لەگەڵی داوە لە باوەشی گرتووە و بۆ خۆشتان بینیتانەوە خۆ پێشاندانانەی دەکران لە میسڕ یعنی ئەوەی عەبدولفەتاح سیسیش کەم نەبوو چونکە بۆ ئەوانەش خەڵکێکی زۆریان پێگەیاندووە لەسەر ئەو بەزمەی خۆیان کە قەناعەتی هەبێ بە وەزعی خۆیان بۆیە ئێمە ئەگەر تەماشای سیرە و ژیانی پێغەمبەران بکەین عەلەیهیمو سەڵات وەسەلام بەگشتی بە تایبەتی پێغەمبەری خاتەم تەماشا دەکەین فعلا لە پەروەردەکردن و هۆشیارکردنەوەی تاکەکانەوە دەستی پێکردووە لە مەککە چەند تاچێک چەند کەسێک پێگەیەندران هۆشیار کران بێدار کران جا ئینسان بە زانیاری ڕاست و دروست عەقلی هۆشیار دەبێت بەهۆی ئیمان و تەقواش دڵی بێدار دەبێت هیوا هەیە عەقڵەکەی هۆشیارە بەڵام دڵەکەی بێدار نییە هەتا دڵ بێدار نەبێ هەتا دڵ بەخواوە پەیوەست نەبێ هەتا دڵ پڕ لە ئیمان نەبێ معلوماتی نییە و مێشک ئینسان هیچ چاک ناکات دەزانێت ئەوە چاکە بۆ خراپە بەڵام نە چاکەکە دەکات و نەخۆشی لە خراپەکەی دەپارێت جارێوە کابرا دەزانێت فڵان شتە حرامە و زیان بەخشە بەڵام هەر بەشی کا فڵان شتە چاکە کەچی نایکات بۆ زانینەکەی هەر علاقەی بە عەقڵ و مێشتیەوە هەیە نەچۆتە نێو دڵ و دەرونی بگۆڕێ بۆ توانین بۆیە زۆر جار دەڵێم دەبێت حاڵی بوونەکە لە خۆماندا بکەینە حاڵ زانینەکەمان بگۆڕین بۆ توانین وێرای ئەوەی کە شارەزاین دەبێت کاراژ بین ئەوە بە چ دەبێت بە ئیمان دەبێت ئەگەر بۆیە ئەهلی تەسەووف و عرفان ئەهلی تەزکیە لە هەموو خەڵکی دیکە بە تواناتر بوون لەوەدا کە بتوان خەڵک چاکە ئەڵبەتە ئەوانیان کە پابەت بوون لە قورئان و سونەت و شەریعەتەوە چونکە لەو بوارەشدا لادان و غەڵەت و فەڵەت بووە هەر وەکو بەگشتی لە هەموو نێو چین و توێژێکدا دەبێت بەڵام بە هەزار فەیلسوف ناتوان ئینسانێک چاکە بەڵام یەک کەسی کە ئیرشادی ڕوحی دەکات کار لەسەر ئیرادە و ڕوحی خەڵک دەکات دەتوانێت خەڵک چاکە بۆ چونکە لە ڕاستیدا ئینسان لێرەوە چاک دەبێت لێرەوە یان چاک دەبێت یان خراپ دەبێت هۆشیاری کاریگەری هەیە بەڵام هۆشیاریە کە دڵبێداری لەگەڵدا بێت هۆشیارێک کە قەلب و قەناعەت و دڵ و دەروونێک لە پشتەوە بە دەفعی بکات ئەگەرنا وەکو گوتم زۆر کەس هۆشیارانە دزی دەکات هۆشیارانە گەندەڵی دەکات هۆشیارانە زوڵم دەکات هۆشیاریشە دەشزانێت زوڵم دەکات بۆی خوا سبحانه وتعالى بە جوولەکەکان دەفەرمێ أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم أنتم تتلون الكتاب أفلا تعقلون آية فرمان بخلشي دەڵێن چاکە بکەن خۆشتان لەبیر دەکەن لە حاڵەدا کە کتێبیش دەخوێنەوە ئایا نافامن واتەوە پیشەی نەفامانە بە خەڵکی بڵێ چاکە بکەڵام بە خۆت نەیت يعني خواهي فرقال بالفرد يا أيها الذين آمنوا لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون أي أواني إيمان ثاني هنا بوشي شتيك دلن كردوي بينا كان دولة دين جناحة شتيك بلي كردوي بينا كده زمانه كبرى شيء دلصوزي هم ولا حقيقة إما دريو قطال ودرفت وشيشم عند قبل كسني وخا نك حسودي فاري حرام بكسنا بين بقي حلال بكسنا بين بەڵام ئەوەندە هەیە دەڵێن ئەم وڵاتە خێربێنێکی زۆری تێدایە و ئەم وڵاتە ئێستا هێمنی و ئاسایشێکی گشتی تێدا هەیە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دی دەرفەتی باشمان بۆ ڕەخساوە کە ئەگەر خۆمان بمانەوێت وردە وردە خۆمان پەروەردە بکەین خەڵکەکەمان زیاتر هۆشیار بکەین بێدار بکەین دەتوانین ئێمە توانایەکی بەشەری و توانایەکی مادی زۆر چاکمان لەبەر دەستدا هەیە کە ئەگە بەکاری بێنین بۆ بنیاتنانی خۆمان بنیاتنانی کۆمەلگایەکی تەندروست و بەرەو پێشچوون کە ئەم قەوارە سیاسیەمان بەرەو سەربەخۆیی بەرین بەڵام بۆ بەڕاستی بە خۆشگە و بریان ناکرێت و بە قسە ناکرێت وەکو دەڵێ بە حەڵوا زار شیرین نابێت دەبێت لێ بنەوین و کار لەسەر خۆمان بکەین باشترین شتێک کە ئێمە خۆمانی پێپەروەردە بکەین و
خۆمانی لەسەر بناغت پێبگەێنین و پێبگەێنین بریتێ لە ئیسلام، بریتێ لە قورئان و سنت، بریتێ لەو هیدایەتەی خوا. لە سێ شوێنان لە قورئاندا خوای پەروەردگار پێناسەی پێغەمبەر دەکا عەلەیهی الصەلاة والسلام، دەفەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق، هم لسورة توبة، هم لسورة فتح، وهم لسورة صف. لسێ شوێنان ئەوە دووبارە دەبێتەوە. یەک شت لە قورئاندا یەک جار دووبارە بێتەوە هەر گەورەیە، ئەدی شتێک کە لە سێ شوێنان دووبارە بێتەوە هەر سێکی وەکو یەک. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق، خوا ئەو کەسەیە، ئەو زاتەیە کە پێغەمبەری خۆی ڕەوانە کردو بە هیدایەتەوە و بە بەرنامەیەکی ڕاستیشەوە. ئیسلام پێش ئەوەی بەرنامەی ڕاست بێ، سیستەمی نظامی حیات بێ، بریتێ لە هیدایەت بۆ تاک. دەبێ تاکەکان ئەو هیدایەتە وەربگرن، ئەمجا دەتوان ئەو تاکانە دەتوانن کە ئەو هیدایەتە ئەو شریعەتەش وەکو سیستەم و نظامێک ژیانی کۆمەڵایەتی سیاسی خۆیانی پێڕێکخەن. بەداخەوە دەڵێم ئێمە لەو ئیمان و ئیسلامە باش ئیستیفادەمان نەکردووە. من لە چەند مانجێ لەمە پێش لە ئەنقەرە سەردانی مەقەڕی هەدەپەم کرد، کاک سەلاح الدین دیمیرتاشەوە. ئەنجا پێم گوتن برادەران، ئێوە بیستومە ئێوە حیزبێکی چەپن، هی بەڵێ ئێمە چەپین، یعنی مارکسین یەسارین. ئێوتم باشە جا ئێوە لە نێو منێری میلەتێکی موسڵمان و بەحساب ئێوە لەو دی و تم لە باشووری کوردستان ئێوە وا دەناسرێن کە بەحساب حیزبێکی کوردین، بەڵام بیستومە دە 12 پەرلەمانتاری کوردستان هەیە، ئەوی دیکە هەمووی تورکە و غەیری کوردە و ئەوانە، وتیان ڕاستە. ئێوتمەوە لەسەر چ بناغەیە کۆبوونەتەوە؟ وتی وەڵا لەسەر ئەساسی شەبگەرایی و بڵێین مارکسیەت و ئەوان. ئەم گوتم کاکە میلەتی کورد بەلای کەمەوە هەموو بەشەکانی کوردستان بەلای کەمەوە 90% موسڵمانە، ئەگەر زیاتریش نەبێت 95% نەبێت. ئێوە بۆچی ناچن لەسەر بناغەی ئیسلام شۆڕش بکەن، خەبات بکەن، خەباتی سیاسی، خەباتی چەکداری، هەرچی دەیکەن، 1.5 ملیار موسڵمان لەگەڵتاندا هاوسۆز دەبێت. و ئەو مارکسێتی ئێوە دەیکەن بە بناغە بۆ شۆڕش و خەباتەکەتان لە شوێنی خۆی شکستی هێناوە، یەکێتی سۆڤێتی پێشوو هەڵوەشە. اینجا خۆ ئەوان لەوێ بەو شێوە، ئێمە لێرش بەداخەوە دەڵێن لە ماوەی ئەو 25 ساڵی ڕابردوودا هەر ئیش کراوە لەسەر ئەوە کە یان خەڵک هەر بە بێئاگایی بهێڵدرێتەوە لە ئیسلام یاخۆت دوورش بخرێتەوە. یعنی ئەوە سوودی چی تێدایە؟ خەڵک ئەگەر موسڵمان بێ، میلەت ئەگەر موسڵمان بێ، کۆکچەکانمان ئەگەر لە دین تێبگەن، هۆشیار و بێدار بن، بەخوا بە کەڵکی بابدای چەند چاکتر بێن، بە کەڵکی خزمانیان، بە کەڵکی نیشتیمانیان، بە کەڵکی دنیا و قیامەتی خۆیان و خەڵکی باشتر بێن. جارە ئیمان پێش هەمووشی عیزەت لە ئینساندا پەیدا دەکات. ئیمان بەرچاوڕوونی دەداتە ئینسان، بەهۆی ئیمان ئینسان خۆی دەناسێت، ڕابردووی خۆی دەزانێت، ئێستای دەزانێت، داهاتووی دەزانێت، حەڵاڵ و حەرام لێک جیا دەکاتەوە، دۆست و دوژمن لێک جیا دەکاتەوە، ڕاست و چەو لێک جیا دەکاتەوە. ئیمان چرایەکە لە دڵدا، لە عەقڵدا، کە لە عەقڵ و دڵی ئینساندا هەموو ڕێک پێشانی ئینسان دەدا. خوا دەفەرمێ ئین الذین آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم. ئەوانەی ئیمانیان هێنا و کردەوە باشەکان دەکەن، خۆ بەهۆی ئیمانەکەیانەوە هیدایەتیان دەدا، واتە لە دنیادا چاک دەزانێت چی بکات چۆن بکات. کاتی ئەوە هاتووە حەقیقەت ئێمە هەموو لایەک خۆ ئەو ئیمان و ئیسلام و هیدایەتە خۆ هەرهی خەڵکی ئیسلامی نییە، هەموو موسڵمانێکە، هەر کەسێکە کە خۆی بە ئومەتی پێغەمبەر دەزانی عەلەیهی سەڵات وسەلام. کاتی ئەوە هاتووە کە ئێمە بۆ خۆ پەروەردەکردنمان، خۆ پێگەیاندنمان گەڕێنەوە بۆ قورئان، گەڕێنەوە بۆ ڕێوشوێن ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم، کە ڕێبازی پێغەمبەریش هەر بریتێ لە تەطبیقی قورئان. یعنی سنت شتێکی جودا نییە لە قورئان. سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بریتێ لە قورئان، بەڵام بە بەرجەستەکراوی. یعنی جەوهەری و نێوەڕۆکی سنت ڕێبازی پێغەمبەر صلی بریتێ لە قورئان. دا ئەوەش بەڕاستی کاری هەموو لایەکە. یعنی من پێم عەجایبە کە حیزبێک، لایەنێک، کەسانێک خۆ بە بەرپرس بزان لە وڵاتەدا، بەڵام گرنگی نەدەن بە قورئان و بە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە کەناڵەکانی ڕاگەیاندن، لە دام و دەستگا حکومیەکان، لە هیچ شوێنێکی دنیا وان نییە کە دووری لە ئاینەکەی خۆیان بکەن،
نادیدەی بگرن حسابی بۆ نەکرد بە تایبەتی ئاینێکی ڕێک و ڕوون و ڕاست کتێبێکی وەکو قورئان کە تاکە فەرمایشتی خوایە لە دەستی بەشەردا ما بێتەوە تۆ لێی دڵنیابێکەوە فەرمایشتی خوایە لەنەخۆ تەورات و ئینجیل و زەبور و ئەناشید و سولەیمان و کتێبی سابیعەی مەندایی و مەسەلەن هێندێشتی کەش هەن بەڵام کە تۆ ئەوانە دەخوێنی و بەراوردیان لەکەی لەگەڵ قورئان دەڵێ حکایەتی بەراگردانن ئێمە خەڵک دینێکی محەرەف و تێکدراویشی هەیە حسابی بۆ دەکات ئێمە دینێکی ڕاست و ساغ و سەلیم بە ئیعترافی خۆیان یعنی هەر کەسێک قورئان تەماشا بکات دەزانێتەوە فەرمایشتی خوایە ئێمە بەڕاستی ئەگەر بمانەوێ ئەم میلەتە ئێمە ئایندەیەکی ڕۆشنی هەبێ و بمانەوێ لەسەر پێی خۆمان بوەستین و بمانەوێ نەکەوینە ژێر کاریگەری ئەم لاولا و بمانەوێ لە فەلەکی کەسدا نەخوڕێنەوە ئیلا لە فەلەکی بەرژەوەندەکانی خۆمان وەر لە فەلەکی ڕەزامەندی خوادا دەبێت خۆمان پەروەردە بکەین خۆمان هۆشیار و بێدارکەین و دەبێت تاکەکانی خۆمان فڕوکچەکانمان گەنجەکانمان بەخواوە پەیوەستکەین بە ئیمانەوە پەیوەستکەین بەخوا هەر کەسێک خۆی بەخوا فرۆشت سەودا مامەڵەی لەگەڵ خوا کرد لە بەرامبەرەوەدا کە خوا بەهەشتی بداتێ سەر و ماڵی خۆی لەسەر دەستدانا ئەو سەودایە کە لەگەڵ خوا کردوێتی تا ئیمان لە دڵیدا هەبێ جاریش کە سەر بۆ کەس دانانوێنێ زۆر جار خەونی خراپ بە خەڵکی ئیسلامیەوە دەبین و سەر بە فڵان و سەر بە پیسار و سەر بەوەی و هەر کەسە لە هەمبانەی خۆی داگوێن دەژنێرێ بەخوا ئەوەی عەبدی خوا بێ عەبدایەتی بۆ خوا وا ژیانی پڕ دەکات لە هیدایەت و لە عیزەت نایپەڕژێتە سەر کۆیلایەتی بۆ خەڵکی دی ئەوەی بەڕاستی بەندەی خوا بێ لە خۆی نامەشێنێتەوە خزمەتکار و کۆیلەی کەس بێ چ لە ژیانی تاجیدا لە ژیانی سیاسی لە ژیانی نەتەوەییدا و تەماشاش بکەن شیخ عوبەیدوڵای نەهری ڕەحمەتی خوای لێ بێت لە سەدەی 19دا لە ساڵی 1980 کە شۆڕشی کرد لە باکووری کوردستان اسماعیل خانی شکات حاضی محەممەد شێخ محمودی حەفی عەرزی جەنابتان کەم شێخ سەعیدی پیران و دوای شێخ عەبدولسەلام بارزانی مەلا مستەفا یعنی هەموو ئەوانی کە شۆڕشیان کردووە زۆری کەش یەزدان شێر مەلا خەلیلی میراوێت زۆری دیکە زۆر بوون هەمووی سەری خوا لەسەرداناوە تەنازولیان نەکردو ئینسانی ئیماندار کەسێ بەڕاستی بەندەی خوا بێ ئەو مامەڵەی لەگەڵ خوادا کردوێتی تازە خۆی بە خوا فرۆشتووە لە خۆی ناوەشێنێتەوە تازە خۆی بخاتۆ سەر سەودا بۆ کەس و لەگەڵ کەس خەڵکی دیکە ئەگەری هەیە لا بدا و بکردرێ و بفرۆشێ بەڵام بەڕاستی ئەوەی کە بەندەی خوا بێ و لە سەرڕێی پێغەمبەری پێشەوا بێ صلى الله عليه وسلم ئەو بەندایەتیە بۆ خوا عیزەتی پێدەدا سەربەرزی پێدەدا و وای لێ دەکا کە بەهۆی بەندایەتی بۆ خواوە لە کۆیلایەتی بۆ خەڵکی دیکە دەربازی بێت من خۆشحاڵم بەڕاستی بەم کۆبنەوەی ئەم شەو کە دەزانم سەرماشە و تۆمەن پەشتیتان هاتووە هەموو برا خوشکانی خەلیفان و دەوروبەری خەلیفان و لە خوای پەروەردگار داواکارم کە هەموو لایەکمان هیدایەتدا زیاتر لە قورئان تێبگەین زیاتر لە ڕێباز و ڕێوشوێنی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێبگەین و شارەزابین خۆمانی لەسەر پەروەردە بکەین عەقڵی خۆمانی پێ هۆشیار بکەینەوە دڵی خۆمانی پێ بێدار بکەینەوە وەکو مەحوی شاعیر دەڵێ مەحوی کە شاعیرێکی عیرفانی و ئەهلی تەسەوف بووە دەڵێ سەر کە هۆشێکی نەبێ زڕکە تاڵم بۆ چییە دڵ کە جۆشێکی نەبێ شوشەی بە تاڵم بۆ چییە حقیقەت دەبێمە هەوڵ دەین هۆشەکەمان بە شارەزایی لە قورئان و سونەت هۆشیار بێت دڵەکەشمان بە تاعەت و تەوحید و خواپەرستی بێدار بێ وەڵا ئەگەر خاوەنی عەقڵێکی هۆشیار و دڵێکی بێدار بووین ئەو کاتە دەتوانین دەستمان لە هەموو خێر و چاکێک گیر بکەین و لە هەموو شەڕ و خراپێکی بەدوور بێت چ لە ژیانی تاکیمان لە ژیانی خێزانیمان لە ژیانی کۆمەڵاتیمان لە ژیانی سیاسی و لە خەباتی نەتەوایەتیشمان خوا بەلەت و کەڕەمی خۆی یارمەتی هەموو لایەکماندا کە هەز بە بەرپرسیارەتی زیاتر بکەین بەرامبەر بە دین و ژینی کۆمەڵگاکەمان و بەرامبەر بە ئێستا و ئایندەی میلەتەکەمان وەخوا یارمەتیماندا ئەو گرفت و کێشانی کە هەمانن کێشەی بارگرژی سیاسی و قەیرانی ئابووری و بێکاری و بێژیانی و بێگوزەرانی کە پەنجی پێ هەڵچنیوین خوا یارمەتیماندا بەهۆی چەسپاندنی عەدالەتەوە کۆتایی بەو کێشانە بێنین ئەم وڵاتە خێروبێری زۆری تێدایە ئەم وڵاتە ئیمکانێتی زۆری تێدایە بەڵام مشکلە ئەوەیە کە بە دادگەرانە مامەڵەی پێ نەکراوە گەرنا وەڵا بەشی هەموو کەس دەکا و لێشمان زیاد دەبێت
داخوا یارمەتیماندا دادگەری بچەسپێنین و دامەزراوەکانمان کارا بکەینەوە پەرلەمانە حکوومەتە باقی دامەزراوەکانە ئێمە هەرێمەکەمان و قەوارە سیاسیەکەمان بەو دامەزراوەنەوە قەوارەی سیاسیە بۆ گەرە شتانەی نەمێنن دەبێت تۆ بەچی دەبێت تۆ بە کەلاوەیە ئەڵبەتە ئەوەش مناڵم بە کەسێک و دوو کەس و بە هەمووان دەکرێت بەڵام هەر کەسە بە قەدەر خۆی و قەزی ئێمەش درێژخایەنە ئەگەر بمانەوێت میلەتێک میلە سەرپێی خۆمان بوەستین وەکو میلەتانی دنیا بەرەو پێشەوە بچین گەشە بکەین و حەوزێ و احتیاجی ئەم لاولا نەبین دەبێت زیاتر خۆمان پێ بکەێنین زیاتر خۆمان پەروەردە بکەین و هەوڵ دەین ژینەکەمان زیاتر بە دینمان ڕێکخەین و پاچی کەین و چاچی کەین ئەو کاتی ئینشاءالله هەم سەربەرزی دنیا و هەم سەرفراز و ڕوتوری دوا ڕۆژ دەبین و شایستەی ئەوەش دەبین کە بڵین ئێمە شوێنکەوتووی پێغەمبەری پێشەواین صلی الله عليه وسلم ئەما واللهی خەڵکێکی ناهۆشیار و دڵتاریک و فکر دواکەوتوو وڵای شایستەی نییە بڵێ شوێنکەوتووی پێغەمبەر صلی الله عليه وسلم و شوێنکەوتووی قورئانم خوا وامان لێ بکە شایستە بین کە بە شوێنکەوتووی پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام بە پەیڕەوی قورئان لە قەڵەم بدرێین کە ئەگەر واش بووین شایستەی ئەوە بین بە تەئکید گۆڕان بەسەر ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیماندا دێ و بەسەر گرفت و کێشەکانماندا زاڵ دەبین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين